دەرمانێکەیە کە نرخی تەنها ژەمێکی 350 دەفتەرە. چاویلکەیەکی زیرەک وەرچەرخانێکی نوێی تاوەری تەندروستی سمارتە کە هەڵەی گۆڕینی ئەژنۆ نزیکە کاتەوە لە سفر. تاوەری تەندروستی سمارت هەڵبژێردرا وەکو ناوەندی کۆکردنەوەی پزیشکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. تەکنۆلۆژیای نوێ دەیەوێت چارەسەری لە بیرچوونەوە بکات. بەناوی خوا و سڵاوتان لێبێ. من ئارام سعیدم. هەفتە هەواڵی تەندروستی ئەم هەفتەیەتان پێشکەشەکەم کە نوێترین هەواڵ و چالاکیە جیهانی و ناوخۆیەکانتان بۆ باسەکەم. دووبارە سڵاو. ئەگە 350 دەفتەر لە ماڵەوە هەیە تەنها دەتوانی ژەمێک لەم دەرمانە بکڕی کە ناوی هێمجێنکسە. گرانترین دەرمانە لە جیهاندا. بۆ یەک ژەم دەرمانی هێمجێنکس کە نرخی نزیکەی 3.5 ملیۆن دۆلارە چارەسەرێکی جینیە کە بۆ چارەسەری هیمۆفیلیای بی بەکاردێت کە نەخۆشیێکی دەگمەنی خوێنبەربوونە. ئەم چارەسەرە یەکجارەکیە ئامانجی ئەوەیە کە جەستەی نەخۆشەکە بتوانێت فاکتەری مەین بەرهەم بهێنێت بۆ کەمکردنەوە یان نەهێشتنی خوێنبەربوونی بەردەوام. وەرچەرخانێکی نوێی تاوەری تەندروستی سمارت هێنانی ئامێرێکە کە لە چاویلکەی زیرەک دەچێت بۆ کوردستان کە گۆڕینی جونگە ئاسان دەکا بە ناوی ناڤیگەیشن سیستەم و بەکارهێنرێت بۆ زیادکردنی وردبینی و باشترکردنی کارایی پزیشکی نەشتەرگەر و ڕێنماییکردن لە کاتی پێویست. ئەم چاویلکەی ئێستا لەلایەن دکتۆر سەیوان کاکەڕەش پسپۆری ئێسک و شکاوی لە تاوەری تەندروستی سمارت بەکاردەهێنرێت بۆ گۆڕینی جونگە و هەڵەکانی گۆڕینی جونگەکە نزیک دەکاتەوە لە سفر. ئەمەش وا دەکات پزیشک هەڵە گنگەکان ڕاستەوخۆ لە بواری بینینی خۆیدا ببینێ و ڕاستیان بکاتەوە کە ڕێگەی پێدەدات نەشتەرگەری ئاڵۆزەکان بە وردبینی زیاتر ئەنجام بدات بە تێکەڵکردنی زیرەکی دەستکرد لە نەشتەرگەریەکان. ئەم ئامێرە زیرەکانە ڕێگە بە ڕێکارەکان دەدا ورتر و ئاگادارتر و کاراتر بن. تاوەری تەندروستی سمارت هەمیشە لەگەڵ پێشکەوتنە نوێیەکانی جیهانی پزیشکی بووە بۆ خزمەتکردنی زیاتری چارەخوازەکانی. تاوەری تەندروستی سمارت بۆتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی پزیشکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان دوای ئەنجامدانی یەکەمین لووتکەی ڕوودەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن تاوەری تەندروستی سمارتەوە و برەودان بەلایەنی زانستی پزیشکی لە کوردستان و جیهان. تاوەری تەندروستی سمارت تیمی نێودەوڵەتی پزیشکانی فرەپسپۆری پێکێناوە کە چەند هەفتە جارێک کۆ دەبنەوە بۆ گفتوگۆی زانستی لەسەر کەیسە دەگمەنەکان و دواتر بڕیاردان لەسەر چارەسەرکردنیان کە لەلایەن پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارتەوە ئەنجام دەدرێت. تیمی فرەپسپۆری نێودەوڵەتی گروپێکی هاوبەشە لە پزیشکە پسپۆڕەکانی ناوخۆ وڵاتانی دەرەوە کە پێکەوە کار دەکەن بۆ پێشکەشکردنی چاودێری پزیشکی بۆ حاڵەتە ئاڵۆزەکان. ئەم پێکەوە گرێدانەی کە تاوەری تەندروستی سمارت کردوویەتی ئاسانکاری دەکات بۆ چارەخوازان کە سوود ببینن لە توانای پزیشکەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی دیکەش بەبێ ئەوەی کوردستان جێبهێڵێت. تەکنۆلۆژیای نوێ دەیەوێت چارەسەری لە بیرچوونەوە بکات. زۆرینەمان کێشەمان بەدەست لە بیرچوونەوە هەیە، بەڵام تەکنۆلۆژیا نوێیەکانی دۆزینەوەی پێشوەختە بۆ نەخۆشی ئەڵزەهایمەر و لە بیرچوونەوە بە خێرایی پەرەدەسێنن. گرنگی بە ناسینەوەی نەخۆشیەکە دەدەن بە باشی پێش ئەوەی نیشانەکان دەربکەون. بەشێک لەوانە زیرەکی دەستکردە کە بەکارهێنرێت بۆ شیکردنەوەی سکانی مێشک، MRI و پێت سکان و دیاریکردنی گۆڕانکاریەکانی پەیوەست بە نەخۆشی ئەڵزەهایمەر وەکو کۆبوونەوەی پلاکی ئەمایلۆید و تاوپرۆتین تەنانەت پێشەوەی نیشانەکان سەرهەڵ بدەن. مۆدێلەکانی AI دەتوانن ئەو شێوازانە بناسن کە ڕەنگە ئاماژە بن بۆ قۆناغە سەرەتایەکان. پێشکەوتنەکانی ئەم دواییە بوونەتە هۆی دروستکردنی تۆمارکەری خوێن کە دەتوانێت نەخۆشی ئەڵزەهایمەر دەستنیشان بکات بە دەستنیشانکردنی پرۆتینی تایبەت وەکو بێتا ئامایلۆید و تاوپرۆتین کە پەیوەستن بە نەخۆشیەکە. ئەم پشکنینانە ورتر و خێراتر دەبن، ڕێگەیەکی نوێ پێشکەش دەکەن و پێشاندانی مەترسیەکانی لە بیرچوونەوە. لەشساغ و تەندروست بن و خواتان لەگەڵ.